إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئاینە پیرۆزەکەمان بۆ هەموو شتەکان، بۆ هەموو کێشەکان چارەسەریان بۆمان داناوە. بەڵام دێشتیشەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ڕێگە پێدراوە، بەڵام هەر کەسێک ئەنجامی بدات تەماشا دەکەی کۆمەڵێک تۆمەت ئەدەنە پاڵی، بەهۆی نەزانیە و نەک بەهۆی عیلمەوە. بۆیە دەڵێم لە هەموو کات و سەردەمێکدا، بە تایبەتی ئێستایش خەڵکی خراپ هەیە، هەم لە ژن هەم لە پیاو، لە خزم و لە بێگانە. ئەگەر تۆ ڕێزی ئەو کەسانە بگری کە خراپن، کەسێک دەبینی زمانێکی بەلاوەیە پەنا بەخوا یەک پایە لاردا بنی دەیەها بوختیانت بۆ دەکات، ناشرینت دەکات. ئایا ڕێزگرتن لەم جۆرە مرۆڤانە کە مرۆڤی خراپ، مرۆڤێک کە لە زمان و لە شەڕی دەترسی، ئایا ترسنەوەکی ڕێزی لێ بگری؟ ڕێزێکی ڕواڵەتی نەک لە دڵەوە، لە دڵەوە خۆشت ناوێ جاریوە هەیە. بەڵام بە ڕواڵەت ئەگەر ڕێزی کەسێک لەوانە بگری، ئایا ترسنۆکیە، بێغیرەتیە، ئایا سەرشۆڕی و زەلیلیە، ئایا دووڕوویە؟ نەخێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەسێک بە تەقواتر بوو، لە هەموو کەسێک بە شەخسیەتتر بوو، لە هەموو کەسێک بەڕێزتر بوو صلی الله علیه وسلم. لە حەدیثێکی صحیح بوخاری مسلم داهاتۆ با جوان گوێ بگرین. دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێبێ دەفەرمێ دانیشتبوون لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم، چۆن دەڵێ دایان لە دەرگا پیاوێک داوای ئیزنی کرد، ڕوخسەتی کرد. کاتێک کە ئەم پیاوە داوای کرد بێتە ژوورەوە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیزنی دا، بەڵام کاتێک کە پیاوەکەی بینی فەرمووی ئەمە خراپترین کوڕ و برای عەشیرەت و بنەماڵی خۆیەتی، واتە زەمی کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زەمی ئەم پیاوەی کە چونکە ئەم پیاوە زمانێکی زۆر خراپی هەبوو، فەرمووی ئەمە زۆر خراپە. کاتێک کە دانیشت ئەم پیاوە خراپە لە خزمەتی خۆشەویستی خوادا صلی الله علیه وسلم. ئەمە صحیح بوخاری مسلیمە، بە عەقڵی خۆتە لە خۆت و خەڵ بە خەڵ مەڵێ منافق و ترسنۆک. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم قسەی خۆشی لەگەڵا کرد، چۆن دەڵێ جێگای بۆ داخست، پێکەنی لەگەڵیدا قسەی خۆشی لەگەڵا کرد، پێکەنی لەگەڵیان. بەڵێ خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ڕێزێکی زۆری لەم پیاوەگە چکە میوانێتی، با خراپێ میوانت بۆ بێ ڕێزی لێ بگری. بەڵام کاتێک کە ڕۆیشت، عایشەی دایکی ئیمانداران ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، باشە من سەرم سڕما، تۆ ئەم پیاوە وتت زۆر خراپە، بەڵام کاتێ هاتە ژوورەوە ڕوود خۆش بوو لەگەڵیا، بەدەمیەوە پێکەنیت، ڕێزت لێگرت، خزمەتت کرد، هۆکارەکەی چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەی عایشە، قەت منت بینیوە خراپە بکەم؟ قەت منت بینیوە قسەی خراپ و هەڵەی بکەم، هیچ شتێکی خراپ بکەم؟ ئەوەیە با پێت بڵێم ڕاستیەکەی ئەوەیە، بۆیە ڕێزم لێگرت، بۆیە بەدەمیەوە پێکەنیم لەبەر ئەم خاڵەیە. دوایەوە کە میوانمە فەرمووی إن شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره وفحشه. سبحان الله. فەرمووی ئەی عایشە، ڕاستەکەی حەقی خۆتە پرسیار بکەی، چونکە من ڕێزم لە کەسێک گرت کە خراپ، زۆر خراپە، خراپترین کەسە لە بنەماڵە و خانەوادەکەی خۆیدا، بەڵام خراپترین و شەڕترین مرۆڤ ئەو مرۆڤەیە لای خۆی گەورە، لای خوا خراپترین کەس کێیە؟ ئەو کەسەیە خەڵکی ڕێزی لێ دەگرێ بۆ ئەوەی لە شەڕ و لە زمانی پارێزراو بێ. بۆیە ڕێزم لێکرد، چونکە ئێستا ڕێزی لێ نەگرم لە دەرەوە حەیامە بە، ئەوە نەخراپە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ماڵەکەی حسابی بۆم نەکرد، ئاوای کرد، خەڵکی شەڵن چۆن شتی وابێ،
گومان بۆ خەڵکی دروستەکە ڕێزی لێ دەگرم لەبەر ئەوەی لە زمانی سەلامەت بم. سبحان الله، بەڕێزترین و پاکترین مرۆڤی سەر زەوی صلی الله عليه وسلم لە کەسێکی خراپ دەترسێ بەیانی ناشرینی کە. بۆیە ڕێزگرتن لەوانە زەلیلی نییە، خزمێکتەیە خراپە، لە زمانی ئەترسی ڕێزی لێ بگرە، مەڵێ وەڵام من خۆم زەلیل ناکەم، ئەو زەلیلی نییە، چونکە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله عليه وسلم، کەواتە ئەوە عیزەت و شەرەفە بۆ ئەوەی لە شەڕەکەی سەلامەت بی. خۆشەویستان، ڕێزگرتن لە ئینسانی خراپ، لە مرۆڤی خراپ و دوو لە ڕێی بەرەسان دەم شەڕ و بوختیان چی، لەو کەسێک کە بەڕاست و بەچەپە ناشرینت دەکات ڕێزی لێ بگری، ئەمە ترسنۆکی نییە، ئەمە بێغیرەتی نییە، ئەمە دووڕووی نییە، ئەمە زەلیلی و سەرشۆڕی نییە. ڕێزی لێ بگرە بۆ ئەوەی ناشرینت نەکات. ئیمامی ئەبوو دەردا سەحابەیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ، پێڵێن مودارات. مودارات چییە؟ ئەفەرمێ خەڵکی وا هەیە بەدەمیەوە پێ ئەکەنم، بەدەمیەوە پێ ئەکەنین، قسەی خۆشی لەگەڵاکەن، بەڵام دڵمان لەعنەتی لێەکە، دڵمان لەعنەتی لێەکە، بەڵام ڕێزی لێ ئەگرین بۆ ئەوەی لە شەڕەکەی سەلامەت بین. پەنا بخوا خەڵکی وا هەیە بەلاتە بڕە زەرەر لێدەدا، هەر بتبینێ تووشی زەرەرە بی، ئەوە نەخراپە. پەنا بخوا بۆ ئەو کەسانە شانازی بەخۆیان نەکەن، بەخوا من ئەوەندە مهمم خەڵکی لێ مەترسێ. تۆ بەدبەختی هەی قوڕ بەسەرت، تۆ خراپترین مرۆڤی لای خوا، تۆ عاقڵ نیت، تۆ کەسێکی هیچ کەسێک لە تۆ سەلامەت نییە، تۆ لای خوا زۆر خراپی، شەڕترین و خراپترین مرۆڤی. بۆیە دڵخۆشمە بە بەخۆتا بچۆڵە تۆ بۆ بکە بگەڕێرە بۆ لای خوا. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ذبوا بأموالكم عن أعراضكم. ئەی خەڵکینە، ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ ئێمە. ئامۆژگاری ئەوە چی ئامۆژگاریەکمان دەکات؟ دوای ئەمەش تۆ دەڵی ئەمە زەلیلیە، ئەمە دووڕوویە. نە، دووڕووی زەلیلی نییە، ترسنۆکیش نییە، ئەمە پاراستنی شخصیەتی خۆتە. فەرمووی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بە ماڵتان، بە پارەتان، بە سەروەت و سامانتان شەرەف و ناموس و کەرامەت و ڕێز و شخصیەتی خۆتان بپارێزن، بە پارەکانتان، بەو پارەی کە لە گیرفانتان و هەتانە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن بە پارە، بە سەروەت و سامان شخصیەت و حرمەت و ڕێزی خۆمان بپارێزین، شەرەف و ناموس و کەرامەتی خۆمان بپارێزین؟ فەرمووی یعطی الشاعر ومن تخافون من لیسانی. ئەگەر پارەتان هەبوو پارە بدەن بە هەنێک کەس، ئەمە ترسنۆکی نییە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم چێ بە کەس چی کەسێک؟ ئەفەرمێ شاعیر، جاران شاعیر هەبوو، شاعیر ئێستا شاعیر بۆ شێوە زۆر نەماوە، شاعیر هەبوو کەسێک دەوی فڵان کەس ئەوەنە پارە بۆ تۆ، فڵان کەسم بۆ ئاوا لێ بکە، کۆمەڵە قسەی ناخۆش بەرامبەری کە، دوو لە ڕێبەرەستان سووکی کە، ناشرینی کە، ئەوەنە پارە بۆ تۆ. شاعیرەکەش کۆمەڵی شعری زۆر ناشرینی بۆ کەسا ئەوت و ناشرینە کرد. ئەفەرمێ شاعیرێک هەبوو زانیتان ئاوا خراپە، شاعری خراپ نەک شاعری باش. کەسێ شاعیرێکی خراپ بوو پارەی بەنێ بۆی لە شەڕی سەلامەت بیانی، کۆمەڵی شعرت بۆ نووسێ، ئەو شعرە لای خەڵکی هەر ئەمێنێتەوە دەساوتە سەڕا و کۆتایی پێ نایە، ناشرین تەکە. وتەفەرمی ومن تخافون من لیسانه، بە پارە و بە سەروەت و سامانی خۆتان ڕێز و حرمەت و شخصیەت و کەرامەت و شەرەف و ناموسی خۆتان بپارێزن، پارە بدەن بەو کەسانەی ومن تخافون من لیسانی، ئەوەی کە لە زمانی ئەترسی، لە زمانی ئەترسی ژنەیە پێڵە، پارەی بەرێ ڕێزی لێ بگرە بۆی سەلامەت بی، مەڵێ من لەسەر حەقم. خۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر حەق نەبوو دەترسا لەو شتانە، حسابی بۆ شتانە دەکرد، حەزەری دەکرد، مەڵێ من باکم نییە، ئەبێ باکت هەبێنێ جار، هەنێ کەسەیە خۆشت نایە بەڵام ڕێزی لێ بگرە. ئەمە دووڕووی نییە، چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەوەی لە زمانی ئەترسی یارمەتی بدە. جارێ خزمێک تێ زۆر خراپە، کاکە چاکەی لەگەڵا بکە، ڕێزی لێ بگرە، پارەی بەرێ، خزمەتی کە، داوەتی کە، بەس بۆ ئەوەی حەیات نەبات، بۆ ئەوەی حەیات نەبا، چونکە دەیبا بەخوا کێشەکە ئەوەیە ئێستا لێوە شێتێک بێت، شێتێک لەسەر ئەو جادەیە بێ، بێتە ژوورەوە، یا سەرخۆشێک بێتە ژوورەوە بە ڕووکاتە من بڵێ من 200,000 لە من دزیوە، زۆربەتان باوەڕەکەن، کاکە و کابرا شێتە یا سەرخۆشە بۆ باوەڕەکەن یەکسەر، بۆیە مەڵێ فڵان کەس پیاوێکی بەش بێ شەخسیەتە، شێتێ سەرخۆشێ بوختیانێکت بۆ بکە، لانی هەنێک کەس باوەڕ بکات، چونکە یەکسەر
بختیانەکە قبوڵەکەت لەخوا ناترسێت لێی ناکۆڵێتەوە. ئەوە کێشەی خەڵکە. پارەتان هەبوو بە پارە ڕێز لە هەنێک کەس بگرن داوەتێکی پارەی دێتێ هەدیە دێتێ بۆ ئەوەی ناشرینت نەکا. خزمێکتەیە خراپە هەدیەی بۆ بەرە بۆی لە شەڕی سەلامەت بی. ئەمە وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خۆمان بپارێزین شخصیەتی خۆمان پارێزین بە پارە لە کەسێکە لە زمانی دەترسی. خۆشەویستان ڕێزگرتن لە ئینسانی خراپ، ئینسانی دوو لە ڕێبەرزان جوێندەر دەمپیس، نە زەلیلیە نە سەرشۆڕیە نە دووڕوویە نە ترسە و نەترسنۆکیە. ئینسانێک کە خراپ بوو بۆیە باسان ئەمە دینە دین ئەبێت تەطبیقی کەین. ئەگەر تەطبیقی نەکەین ناشرین دەبین، ناشرینمان دەکەن. بە تایبەتی ئەو کەسێک کە لە تۆ نزیکە زۆرجار ناشرین دەکات لە پێش هەموو کەسێکەوە. خەڵکیش بەداخەوە یەکسەر هەر بختیانێ بکرێ سەر باوەڕەکەن بێ ئەوەی بزانن مەسەلەکە چۆنە. چۆن شتی وای کرد؟ لە جیاتی بڵێ چۆن شتی وای کرد، بڵێ کێ لە شتی وای کردەوە ڕاست نییە شتە. دەوا بڵێ خوای گەورە دەفەرمێ ئەی ئیمانداران کاتێک ئەوتیان عایشە زینای کردووە خراپەی کردووە ئەبوایە بتان تا شتی وان نییە، نەک بڵێن کێڵێ نەیکردووە. ئیماندار وان نییە. ئیماندار یەکسەر باوەڕ بۆ شتانە ناکە. بەس ئینسانێک کە دڵی نەخۆش بێ باوەڕ بە هەموو درۆ بختیانێک دەکات. یەکێ لەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم کۆمەڵێک قسەی ناشرینی کرد، تۆمەتی داوە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح بوخاری مسلم داهاتوە. ئیمامی عومەر فەرمی ڕەزای خوا لێ بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازم لێ بێنە با بدەم لە گردنی ئەم منافقە کە ئاوا سوکایەتی بە تۆ دەکات، کە ناشرینت دەکات، تۆمەت بۆ دروستەکە، ڕێگەم پێ بدە با لە گردنی بدەم بیکوژم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی دعه، وازی لێ بێنە ئەی عومەر، وازی لێ بێنە. بۆ لا يتحدث الناس أن محمدا يقتل أصحابه. با خەڵکی نەڵێن محەممەد صلی الله عليه وسلم هاوڕێ و سەحابەکانی خۆی کوژێ. ڕاستەکی ئەمە کەسێکی خراپە، بەڵام هاتۆ بۆ ئێرانە شایەتمانی هێناوە، ڕاستەکی قسەم پێ دەڵێ، بوختیانم بۆ دەکات، ناشرینم دەکات، بەڵام وازی لێ بێنن چونکە ئەگەر ئەم کارە بکەین خەڵکی دەڵێن محەممەد صلی الله عليه وسلم مسلمانان دەکوژێت. شتی وا مەکە، با خەڵکی ئەو قسە بۆ من دروست نەکات. ئەها سەیریکە بەڕێزترین خەڵکی ئەم سەرزەویە لە ئادەمەوە سەلامی خوای لەسەر بێ، هەتا کۆتا مرۆڤ کەسێک نییە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزتر و گەورەتر و بە شەخسیەتر بێ، بەڵام دەڵێ شتی وا ناکەم بۆی خەڵکی بەیانی ناشرینم نەکات. نەڵێن هاوڕێکانی خۆی کوژێ، مسلمانان دەکوژێ. تەماشاکە کەواتە ئینسان هەندێک جار هەندێک شتەیە، ئەم حەدیثە بەڵگەی لەسەرەوەی هەندێک شتەیە وازی لێ بهێنە بۆ ئەوەی کە لە شەڕی خەڵکی سەلامەت بی. بەڵام شتێک کە شەرعی بێ زانیت زەرەرەکەی زیاترە. من ناڵم تۆ وازت نوێژ بێنە بۆی خەڵکی، وەڵا باوکم پێی ناخۆشە نوێژ ناکەم. نا ئەوە ناڵێم، باسیەوە ناکەم. وەڵا باوکم ناڵێ لەچک بکەم خۆم داپۆشم، نا ئەوەش ناڵێم. هەندێک شتێ توانی نیکی فەرز نییە لەسەر وەکو نوێژ و ڕۆژ و زانی تووشی کێشە ئەبیت مەیکە خۆت بپارێزە بۆ ئەوەی شەخسیەتی خۆت بپارێزی. ئەمە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، ئەمە کردەوەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. لەبەر ئەوە نایکوژم، ڕێت پێ نادەم بیکوژی، چونکە خەڵکی دوایی بوختیانمان بۆ دەکا و خەڵکی ناشرینمان دەکات، بۆیە شتی وا نابێت. کەواتە ئاگاداری خۆت بە ڕێزگرتن لە ئینسانی خراپ عاقلیە و ژیریە، هیچ شتێتر نییە. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی، خوا ئەگەر لە شەڕی ئینسانی خراپمان پارێزی یا ڕەب العالەمین. ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان دووبارەی دەکەمەوە، کەسێکت بینی خزمە یا بێگانە، دراوسێ یا دوور، خراپە، زمانێکی خراپی بەلاوێ پەنا بخوا، چونکە خەڵکی زۆربەی بەهۆی زمانێ دەچێتە جەهەنەمەوە، خەڵکی کشێ بەهۆی زمانێ دەچێتە بەهەشتەوە، چونکە بۆ عیبادەت و چاکە بەکاری دەهێنێ. ڕێزگرتن لە ئینسانی خراپ دوور بێ یا نزیک، هەر کەسێک بێ، نەترسنۆکیە، نەبێغیرەتیە، نەدووڕوویە، منافقیش نییە، زەلیلیش نییە، مەڵێ خۆم زەلیل کرد، وەڵا مەجبوری ڕێزی لێ بگری، مەسەرە زەلیلی نییە، مەجبوری لەبەر ئەوەی کەرامەت و ڕێزی خۆت بپارێزی.
لحديثك صحيح دهاتوا ولا صحيح بخاري يكي لخزانة كان في غمر إخوة صلى الله عليه وسلم صفية رضاي إخوة ليبي أفرمي في غمر إخوة صلى الله عليه وسلم لا كفرمي خليكي اعتكاف بو منش هاتم بولاي سردانيم كرت طبعا في غمر إخوة صلى الله عليه وسلم مالكي لنا مزقوتك أبوه لا مزقوتك أبوه خزانة كان يلدور بربونا رضا ورحمة إخوان ليبي أفرمي منش هاتم بولاي خوشويست إخوة صلى الله عليه وسلم كمير دي خوما في غمر إخوة صلى الله عليه وسلم اعتكافي دكيشا خلوي دكيشا خليقي عبادتي خوابو فرمي بو وسط أي صفية فلما كيسخهم لقطع ديمو بو مال بزانا چند دور بو نزيق بو لو دورو بره ولام چند دور بو چند هنگاوي نازانم فرمي بو وسط خوم لقطع ديمو أدبما جوروا أفرمي كاتك چاوري پیغمبري خوام صلى الله عليه وسلم اعتكافكي تواو کرد منیش لەگەڵ یا هەردووکمان کەوتینە ڕێ بەرەو ماڵ ئەفەرمێت دوو پیاوی ئەنساریمان توش بوو دوو پیاو خەڵکی شاری مەدینە دوو پیاو تێپەڕین ئێمەش دەڕۆین دوو پیاو تێپەڕی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم کاتێک کە ئەو دوو پیاوەی بینی پیاوەکان زانیان ئەم پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم یەکسەر پەلایان کرد پەلە بە پەلە ڕۆشتن بووی بڕۆن خوشويستي إخوة صلى الله عليه وسلم فرمي على رسلكما بوسطن بلا مكان أما الصفي خيزان ما أقدار بن سبحان الله أو الصفي خيزان ما أقدار بن بكشي دلي بصحابة دلي كشي ودلي خوشويستي إخوة صلى الله عليه وسلم أي شي دلي منو توي تاوان بار وجاري سبحان الله بازار خوشكي خوته بيني خوشكي خوته دايكو باوت أنيك أي بيني قسە لەگەڵاکی دوای سێک ئەها لەگەڵ ژنێکا قسەکە کورە کاکە تۆ چۆن نایناسی بۆ بختیانم بۆکی ئەوە خوشکی خۆمە ژنی چی و لەگەڵ خەڵکا خۆپەیوەندی دروست نەکردووە یەکسە تۆمەتێک بۆ دروستەکەن بەداخەوە چۆن قەبر و قیامەتی خۆمان تاریک کردووە بە بختیان و بە باوەڕکردن بە بختیان و هەموو کەسێک بەبێ ئەوە لە شت بکۆڵینەوە فیشەک ئەنێن بە تاریکی و جارێ تاریکە زەلامی کتابی پیا و تای کوژین ئەخر کاکە فیشەک ئەنێ بە تاریکی و لانێ کەسێکی تابێ قەتڵێ بکەیت وریابە الله فيشك مني بتاريكي يعني هلا خوتو شتيك نازاني تشي لو تاريكي هلا خوتو قصيت يا مكة خوشويستي إخوة صلى الله عليه وسلم فرمي بزانن هردوكتان أما صفي خيزاني خوما آفرتي ترني وتيان سبحان الله أي بيغمري إخوة صلى الله عليه وسلم بختيان بوتو دروز بكين إيما قماني خراب بتو برين شتيوا شو نبي سبحان الله شتيوا هر نبي بيويست ناقا رون كردنوا بدي بلان بيويست أكات بەڵێ پێویستەکەت ڕوونکردنەوەی ناوێ سبحان الله چێ دەتوانێت گومانی خراپ بە تۆ بەری ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چی دەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی إن الشيطان يجري من الإنسان مجرى الدم وإني خشيت أن يلقي في أنفسكما سوءا أو شيئا شيطان وەکو خوێن بەناو لاشەی مرۆڤ دەڕوا بۆیە من واتانم پێوت ئەمە خێزانەکەمە بۆ ئەوەی شەیطان ترسام لەوەی خەشیت و ترسام لەوەی شەیطان شتێک لەناو دڵتانە دروست بکات دەربارەی من بڵێن تۆ بڵێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەمە لەگەڵ چیا بووە خێزانی بووە چی بووە کچی بووە نە ئەم پرسیارە نایاڵم لە مێشکتانە ئەم سەرۆسەر بکات لە دڵتانە بیری لێ بکەنەوە هەندێک ڕوونکردنەوەی پێویستە بیدەی بۆی ئەم کەسە زۆر تەحقیقاتی لێ نەکات ڕێک کۆتایی بە کێشەکە بێنە حەلیکە تەواو ئەم کەسە ترسام ئەمە خێزانی خۆم بەڵام ترسام شەیطان لە دڵتانە شتێ دروست کات دەربارەی من بڵێن ئەبێ لەگەڵ کێدا بوو بێ بۆ ئەوەی ئەو شتە دروست نەبێ ئەو گومانە خراپە دروست نەبێ پێتان بدەوە سەفەی خێزانی خۆمە ڕزای خوا لێ بێ کەواتە ئاگاداری خۆت شت ڕوونکەرەوە شت بە ئاڵۆزی مەهێڵە والرێز لە ئینسانی خراپش بگری دروستە لە کاتێک ئەم سەحابەش خراپ نەبوون ڕزای خوانێ بەڵام پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ترسا لەوەی کە ئەمان گومانێکیان بۆ دروست بێ خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم حسابی بۆ ئینسانی خراپ کردووە ئینسانێکە لە زمانی ترسا بێ حسابی بۆ کردووە ئەم حسابکردنە ئەم ڕێزگرتنە ئەم لێکدانەوەیە ترسنۆکی و بێغیرەتی نییە زەلیلی نییە دووڕووی منافقیش نییە هەندێک شتەیە ئەتوانی نەیکی خۆتی لێپارێزی بۆی گومانە بۆ دروست نەبێت
هەندێک شتێ با حەڵاڵ بێ بەڵام زانیت شخصیتت ئەشکێنێ مەیکە ئەبێ کەسێک بڵێ وەڵام من خێزانی خۆمە چۆنە بازاڕە ماچێکم شتی وایە بێ حەڵاڵی خۆتە بەس ئەبێ نابێ کاکی خۆتی دەپارێز هەندێک شتەیە ئەبێ حساباتی بۆ بکەی مصلحة ومفسدتي تشيتيا بيغمري خوا صلى الله عليه وسلم لا صحيح بخاريات وفرمي أي عائشة جو بقلين أقل لبر أو النبوايا أقل لبر أو النبوايا قومكت مسلمان أنت هذا مسلمان بونا كساني كتيا يشتا إيمانك كامل نبوة وكشون أمره إما كسمان إيمان من كامل ليه غلط يبكم كافران كس لا يخوي عمري كدو لا يخوي حجي كدو لا يخوي دشي بو مسجد اي بو يكسر آلة نيوجو روجو عبادته بو آلة عمره وحجة بو الاخوان ناتبسي من تاوان بارو عمره تاواني چي حج تاواني چيه همو شيء مسجدك ريشي داناو يقول لك من غلطم دينك غلطني ما آله كسيكي ترى ما آله دين وعبادته وعمره وحجة يكسر تومته بدرو سكن شوك أما نركان لو ديني هندي كسيسيون بخوا نيوجك أخوا دي غلط يبي يسقسب نيوج روج عبادتك والله تنيوج ناكم أكتو حظ الدين ميو قصيكي أجر دين داربي بس حج عمره نيوجي جماعتك يبو خلقي ناشرين يكي نا والله حاجي وادك بابا حاجي قوم ملايكة نية حاجي وغلطك شو غلطناك صحابته شي زينابو أي عائشة أقل لبرونا ويا قومك تازم مسلمان بونا أو من شيم ذكرت أو فرمان مذكرت كعبة كعبة متيكدا يكم كعبة متيكدا أو يكلا كعبة در كراوة أم خصص الكعبة أم كعبة استحي حاليا نقصاني تيايا شكرا سدمي إبراهيم قولت الوسلام إخوة لسربيا فرموي أو يكلا در كراوة دم خصص لي حجي أو توثش كماوتو بوشايكا هاخل درواتنا أوش من ده يلا دم خصص الكعبة چونك بيناكي إبراهيم سلام إخوة لسربيا بوشي ويبو بلام قومك تحمل أو ناكن لكاتك بيغمري خواب صلى الله عليه وسلم ده ترسال لويك بياني كيشي بدروس كان خلقي بيت الصجية دروس قورة دروس بين نا وازي ده هنا بله وكو إبراهيم شون دروسي كل السلام إخوة لسربيا أو كانت أوا دروس مأكل دوا دو درجة شنبو أكل الرجالات والرج آواوا أم كده دو درجة كعبش نزمة كده ودرجة كيبول أرزكا ببرزينة ما يلايو بلام لبرق سي خلق دو دركاك واز لهنا وقورك النوي كعبش واز دهنم ودركاكش ببرزي دمينيتوا أما بيغمري إخوة صلى الله عليه وسلم أما ترسنوكية أما دروية حاشا أما عقلية هندشتي بيوزناكا كيشي لسر دروسكي إنساني خراب أبي همو كات حساباتي بوبكري خزمة يا بيقانية لدڵی شەو خۆشت ناوێ ڕێزی لێ بگرە بۆ ئەوەی باری ناشرینت نەکە والله هەندێک کەسێ پارەی بدەیتێ قازانجتە وەک پێغەمبەری خوا فەرمیێ سڵ سەڵەم بە پارە شەرەف و ناموسی خۆتان پارێزن ئەوەی لە زمانی ئەترسن پارەی بنێ ئەمە تۆ بڵێ زەلیلیە ئەگە تۆ بڵێ زەلیلیە من دەڵێم نەخێر ڕاست ناکەی چونکە پێغەمبەری خوا پێمانی فەرمووە صلی الله عليه وسلم ئەوە عاقلیە بەیانی ناشرینت ئەکرد ئاخر خاڵێکە دەمێ باسی کەم خۆشەویستان ئینسانێکە خراپ بوو ئەگەر ڕێزی لێ بگری ترسنۆکی بێغیرەتی نییە ئێمە هەمومان دایکمانەیە خێزانمانەیە خوشکمانەیە کچمانەیە ئافرەتی زۆرمان هەیە ڕێزم بۆ ئافرەتە باشەکان هەیە بەڵام ئەوەی کە مەشهورە لەناو هەمومانە دەڵێن پیاو لە ژن ئەترسێ وایە ئەوە شتێکە هەمومان دەیڵێن پیاو لە ژن ئەترسێ بەڵام پیاو لە چی ئەترسێ لەوە ئەترسێ ژنەکەی لی بدا بۆ کزی لێدا و شەقی تێڵدا بۆ کزی لێدا ناوەڵا لەوە ناترسی چونکە ئەگەر ژنەکەت خێزانەکەت دە بۆ کزی لێدا تۆ یەک دانی لە بدینەکەی تۆ ئازاری زیاترە گومانی تیان نییە بەڵام پیاو بەعام ناڵێم هەموو پیاوێک پیاویشەی حەیابەرە ئەوانە ناڵێن هەنێ پیاوەیە حاشازی هیچ کەرامەت و ڕێزێک بۆ بەرامبەرەکەی خۆی دانانیە بەڵام پیاوێک دەڵێن پیاو بێ پیاو پیاوێکی عاقڵ و ژیر و تێگەشتوو بێ حسابات بۆ مەسەلە دەکات لەبەر چی لەبەر ئەوەی ئەڵێ هەندێک شتێ بیکەم خێزانم بەیانی حەیام دەبات پیاو لەبەر ئەوەی ئێستا هەزارا پیاوە حەزی لە ژنی دووەم و سێمە ناوێرە بێنێتی خۆ لە ترسی ئەوە نەکە ژنەکەی لێی بدا لە ترسی ئەو بەیانی حەیایە بە حەیا بوختیانی بۆکە شتی بۆ دروستەکات بۆیە ئەگەر ڕێزە کەسێ بگری
کە ئەزانی بەیانی ئەترسی حیات بەرێ ئەمە بەڵام هەموو ئافرەتێک ناڵێم ئافرەتەیە یەک غەڵەتێ بەرامبەری بکەی ناو خزمەکانی ناشرین دەکات. ئێستا سبحان الله جاری وای پیا و خێزانەکەی دە کێشەی هەیە لەگەڵیا دە خەلەلی هەیە ناچێت لای باوکو و دایکی باسی کا بڵێ خێزانەکەم ئاوایە بەس بە پێچەوانەوە بەعام ئەگەر تۆ غەڵەتێکت یابێ ئەچی لای دایکڵێ بەخوا پیاوەکەم ئاوایە لای خوشکەڵە پیاوەکەم ئاوایە باسێکە بەس عیبەکان دەکە عیبەکانی تۆکە بەس تۆ باسی ناکەی پارێزی بەڵام ئەو زۆر جار باسی دەکات. جا لەبەر ئەوەی لە کێشە و سەر ئێشە دووربی پیا و ژن تەلاقەدا هەر قوربەسەری بێ پارە بدە ژن دەهێنێ ئەبێ هەر پارە بدە ژن کە تەلاقە درێ پارە وەرەگرێ کە شووەکە پارە وەرەگرێ بۆی ئەو فەرقەکەی پیا و لەبەر گیرفانی خۆی لەبەر شخصیەتی خۆی هەندێک جار ڕێز لە کەسێک دەگرێت کە خێزانی تیجاریە باشیش نییە ڕێز لە خێزانتان بگرن ئەگەر باشە ڕێزی لێ بگرن ئەگەر خراپیشە لەگەڵ یا ئەژیت و بەردەوام دەبی لەگەڵ یا هەر ڕێزی لێ بگرا و ترسنۆکی نییە بۆی حیات نەبات. وڵای خەڵکی وا دەزانم کێشەیە بووە خێزانەکەی بەخواتم لە کەناڵەکە حەیە پیاوەکەی خۆم حەیە کەناڵ لە کەناڵە حەیە پیاوی خۆی بەرێ کورە بۆ خاتری خوا چۆن شتی وابێ ئەمانە بێ ڕێزی لێ بگری پیاوەکەت خراپە خوشکە بە ڕێزەکەم حیاتە با بەیانی ڕێزی لێ بگرە بۆی ڕێزگرتن لە ئینسانی خراپ هیچ بێغیرەتیەک نییە عاقڵیە بۆی شخصیتت بپارێزی. ئەمە چەند شتێک باسم کرد نمونە زۆرە من چۆن دەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە ئەوەی کە بۆتانم باس کرد هیوادارم ئینشاءڵڵا کەسێک خراپ بوو خوای گەورە هیدایەتیان بدا هەر کەسێکە دوورە یان نزیکە ڕێزی لێ بگرە خزمەتی بکە بۆ ئەوی ناشرینە دەکە مەڵێ بێ باکم بەخوا یەک بوختیانێکت بۆ بکە سەدەها کەس باوەڕی پێکە بوختیانیش خەڵکی خراپ لێ بترسە حسابی بۆ بکە ڕێزی لێ بگرە بۆی لە شەڕی سەلامەت بی حیا و کەرامەت نەشکێنێ. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوش كان من بدي بتايبتي أواني داو دعاي خيريان كدوا. يا ربي خوايا همني آرامي وڵاتمان بپارێزی خواجان ئەوانەی نەخۆشیانێ لە نەخۆشخانەکان و لە ماڵەوە خوا شیفایان بدەی یا رب العالمین ئەوانەی کە داوای دوعای خێران کرد بۆ نەخۆشەکانیان خوا شیفایان بدەی خوایان دڵخۆشیان بکەی خوایان بە لەشی ساغ و بیان گەڕێنەوە بۆ ناو ماڵ و مناڵی خۆیان بە ناو کەس و کار و خانەوادەی خۆیان یا ربی خوای بارانی بە ڕەحمەتمان ببارێنی ئاخرمان بەخێر بگێڕی ڕۆژێک شەوێک مامرێنی خۆت لێمان ڕازی بی خوایان لە شەڕی ئینسانی خراپ خوایان مان پارێزی خوایان لە شەڕی ئینسانی بوختیانچی مان پارێزی خوایان لە شەڕی ئینسانی جوێندەر مان پارێزی یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.